طبعا دراوسێ لەگەڵ دراوسەیە لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەوەندەی وەسیەت بۆ کردم جوبریل گومانم وا برد کە میرات لە یەکتری ئەبن ئەوەندە نزیک ئەوەندە ڕێز بۆ دراوسێ سەری ئەم زەمەنی عقلی بلۆکیە مەکەن ئەم زەمەن ناولێنەوە بە زەمەنی عقلی بلۆک خەڵک فێر بۆ بەس ماڵ ئەکات و بلۆک و لەسەر بلۆک دابنێ و هەوڵ بدە بەرزتر بێ ماڵەکەت و جوانتر بێ و کەس بیر بەوە ناکاتەوە دراوسەکەم کێیە ئەو دراوسەیە چ ئەمانەتێکە لە لای خوا لەسەر شانم جارێک لە کۆڕێکا بووم لەگەڵ کوڕێکی هاواریە من وەسفێکی ئیسلام و وەسفێکی هاواریەتی ئەکرد لە کۆڕەکە پیان وتیان مامۆسا تۆ ئەگەر ئەم پیاوە دراوسێت بێ چی ئەەکەی تم وەڵڵاهی پڕ بەدڵ حەز ناکەم دراوسێم بێ وتیا سەریان سڕاتیان بۆچی حەز ناکەی وتم بابە ئەرکم قورسە جارێ دراوسێ خۆی هەر ئەرکی قورسە جا دینداریش نەبێ دوو جار ئەرکەکەوێتە سەر شانم ئەبێ ئیسلامیشی لا شیرین بکەم ئەبێ بەڕاستی کارێ بکەم حتای مافی دراوسێتی بدەمێ بۆ قورئانە پێم نادرێ بۆی حەز ناکەم دراوسێم لەبەرەوە ئیسلام دراوسی زۆر بە گەورە سیر کردووە یعنی ئینسان وا تەسەوور نەکا وەڵڵاهی شەرەفی دراوسێکەت کچی دراوسێکەت خێزانی دراوسێکەت خزمی دراوسێکەت هەموو ئەمانە ئەرکیان هەیە لەسەر شانی تو يعني أم زمنا يعني إسلام خو أمانية تنها إما خلقي قرشك يعني بيك ومثلا والله زور فرضي كفاية لقرشك يكز إكالة سر أهل قرك هرهم ويأروى وأنمنا ميوانك فقير الروكات أو قرك يكز لقرك ناني بدأت لسر هرهم ولا أشياء كزني ذاتي لسر هرهم وجناه باري وهرهم ولا سري أكي بويا دراوسي لقل دراوسي حقوقي زور زوري هي بويا السهم جناهي جورة أو كإنسان تمعكاتك خزاني دراوسێکەی کەسی مسلمان زۆر نەزیهە لە مەسەلەی دراوسەیە زۆر حرمەتی دراوسەکەی ئەپارێزێ کەسایەتی دراوسەکەی ئەپارێزێ بۆیە وەختی خۆی خەڵک خواخوای بووە لەگەڵ ماڵێکی مسلمانە دراوسەیەتی بکە بۆ گۆڕستانی مسلمانان جیاوازە بۆ جیای ئەکەینەوە لە غێری خۆمان لایەک بۆ ئەوەی توراثی ئەوان نەفەوتێ شوێنی خۆیانیان هەبێ هەموو دیانەتەکان لایەکیش نە لەبەرەوەی خەڵکی مسلمان پێویستی بە دراوسەیەکە کە مافەکانی بپارێزێ و دراوسەکەشێ بێ مافەکانیان بپارێزێ زۆر ممکنە بەسەوەی کەسێکی ساڵحەوە لە قەبرستانێکە هەموو ئەو مەنتیقەی خۆی گەورە لێ بوردەی بەسەریانەدا ببارێنێ بۆیە ئێمە مافێکی زۆر گەورە بەسەرمانەوەیە لە مەسەلەی دراوسەیە ئەبێ زۆر بە وریایی تەعاموی لەگەڵاکەین پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم بەسی هەمین گوناهی داناوە مەسەلەی کەوا بۆ زینا خۆی خەتەرێکی گەورەیە خەتەرەکەی گەورەتر ئەبێ کاتێکەوە لەگەڵ دراوسەیە ئەبێت لە لادەیەکە مەلایەتیم ئەکرد هەندێک ڕۆژنامەنووس هاتووم بۆ لادەکە مقابلەیەکم بکەن هەندێک لەو خوشکانەی کە لەگەڵیان بوون سافیرە بوون منیش زۆر شەرم ئەکرد لەبەرەوەی ماڵەکەم نزیک کۆمەڵە دوکان بوو وەڵڵا ئێستا گەنجی ئەم لادەی هەر هەمویان دەوەچێت چاوبڕنە ئەم ئەفرەتانە و بۆ من شخصەتی من و کەسایەتی من جوانیەوە ئاهاتە زیهنم هاتمە دەرەوە ئاوە چاوەکەم گێڕا سێرم کرد هەموو گەنجەکان پشتیان کردبوو یەک کەسیان سێری ئافرەتەکانی نەئەکرد تاوان سەرم سوڕمان لەو ئەخلاقە بەرزەیان دوای بەیەکێ لە گەنجەکانم وت تی ماوەسا جا ئێمە چۆن نەزەڕەکەین لە میوانی ماوەسا کە بێت وەڵاهی بەڕووتیش بوو نای سێرمان نەئەکرد زۆر ئەخلاقێکی بەرز بوو لە پێشچاوم پێرم ئەکردەوە وەرە شەهامەتی ئەسڵی کوردایەتی ئەبێت چەند بەرز بوو بێ زۆر کات لەم گوندانەی کوردستانی خۆمانە تەسەورەکەن سەر ئەو نەبووە ئافرەتێک کە چوبێتە سەر ئەو یەک پیاو سەیری نەکردو پشتی کردوێت ها ئەم سەلەمە ئیجارەتەوە وەڵێ لە کاتی هیجرەتە کە هیجرەتم کرد پیاوێکی موشریک هات وتی چۆن نەبێت تۆ ئافرەتێکی بەڕێز تۆ بە تەنها هیجرەتکەی وەڵڵاهی لەگەڵ خۆمە ئەدبەم ئەڵێ ئەم پیاوە ئەڵێ وەڵڵاهی کەسی وا شەریفم قەت نەبینیوە ئەڵێ هەندێک بەردم هەڵگرتبوو قسەشی لەگەڵانە ئەکردم نەک لا بکاتەوە قسە ئەڵێ کە پێویستم بۆ بۆیە لا بدەم بەردم هەڵادا بۆ ئەم لا ئەولای ئەیزانی کە پێویستەکە وشترەکە ڕاگرێ وشترەکەی ڕائەگرت و من دا ئەباسیم کاری خۆم تەواو ئەکرد ئەڵێ دوای بەردم تی ئەگرتەوە ئەوەنە دوور بوو بەردەکان نزیکی ئەکەوتنەوە ئەیزانی تەقەیان ئەهات ئەڵێ ئەهاتەوە وشترەکەی بەرزە کردەوە ئەڵێ وەڵڵاهی سێرێکی نەکردم تا منی لە مەککەوە گەیاندە مەدینە ئەو کەسانەی چوبنە عومرە ئەزانن چ ڕێگای چەند دوورە دوو کەس بە تاقی تەنها شەرەفی کەسێکی مشرک بۆیە ئەم خاڵەی سێهەم کە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم باسی ئەکا ئەن توزانیە بحلیلەتی جارێک ئەوەیە مەسەلەی دراوسێتی ئەبێ زۆر بە گەورە سیر کرێ
مەسەلەی زیناش و خەتەری زینا عینەن ئەبێ زۆر بە گەورە سیر بکرێ. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەم ئاەتەی خوێندەوە فأنزل الله تصديقها، خوای گەورە بۆ تەصدیقی ئەم قسەیە ئەم ئاەتەی ناردە خوارەوە والذین لا يدعون مع الله إلها آخر. ئیماندارانی ڕاستەقینە کێن؟ لە سوورەتی فورقانە جیاکردنەوەی ئیماندار و غێرە ئیماندار. والذین لا يدعون مع الله إلها آخر، داوا لە هیچ ئیلاهە و پەرستراوێ ناکەن غير الله نبي جل جلاله. ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق، وأو نفسنا كجن كاتك التي حرم الله إلا بالحق، كحرامي كل ولا سريان بهيش يوازي دز نابن بو كشتني إنسان سهم دانان ولا يزنون. أمس يشتا شريك بوخوا قراردان كشتن زنا، أمس لسيقة ورقناها كان بترتيب. پیغمبريان صلى الله عليه وآله وسلم همو جوركان لم فرمايشتا برسترين جوري گناهكي باس كردو. ليكميان طبعا كشتن همو كشتن كان اقريتو، بلام كشتني اولادي خود زور قورترا، نسبي خود، ولدي خود، مناڵی خود فوتيني. دوهم دراوسية چنه ما في زورة تو بچي زينا لقل افرتي دراوسية بكي. أفرمي بويا پیغمبرجان صلى الله عليه وآله وسلم برستريني گناهكاني لناو لناو زنايا برسترين، لناو كشتنا برسترين، لناو شريك قرادانا برستريني باسكر. أنواع كاني شرك أويا كشريك بو خواي قورا قرار بدي شريكي چون شريكك بمحبته ورا خواي قورا جاري وهي سرم صر أمانة كسك سيرة كم مسؤول حزبك بقدر خوا خوشه العياذ بالله. أبيني مثلا خواك توي خلق كردو أمها